هەروەها جەرائیمی تر کە نابێت ڕوو بدە مراقبەکردنی خەڵکی لەسەر خەڵکی بە شێوەیەکی جوان بۆی خەبەر بداتەوە بە دەسەڵاتە ئیسلامیەکە نەک جاسووسیە لەسەر خەڵکی یا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين چیتان بۆ هاتوو نصيحات ڕێبازێکی جوان بەرنامەیەکی جوان لەلایەن خوای پەروەردگارەوە هەمووی لەسەر ئەساسی عەدل دروست بووە وشفاء لما في الصدور هەرچی معاناتێکە لە دڵ و دەروونتانە هەیە لەم ئیسلامەیە ئێوەی دۆزنەوە لەم قورئانەی دۆزنەوە لێرە هەستی پێکەن کە پابند بوون بەم قورئانە و قورئان خوێندن چ مرتاحیەکەدا بە زەمیرتان وجدانتان چەند ئاسوودە ئەبێ هەر قورئان خوێندن بۆ خۆی سوکنایەکی دڵە خۆی قووەتێکی ئیسلامەکە قووەتێکی ئەم قورئانە بۆ خۆی وایە چونکە دڵ لەگەڵی ئەزانێت چۆن تەجاوب بێ و ڕەفتار بکە چونکە خوای پەروەردگار ناردوێتێ خوارەوە اینجا سەیری ئەم تەرتی لە جوانە ئەم خوێندنی قورئانە تۆ سەیرەکە لە بەتاقی تێ نادانیشتێ خەفەتێکی زۆرت هەیە بەس گوێ بگرە لە قورئان دەدەقە گوێ لە قورئان بگرە حتا ئەگەر کابرا مولحیدی ژوێ چونکە قورئان کاریگەریەکی ڕۆحی تایبەتی هەیە بەڵام ئەگەر کابرا ڕۆحی پاک بوو کاریگەریەکەی گەورەتر لە پەری دروستەکە